هەرێمی کوردستان لە دۆخی جەنگدایە و وەکو دەوترێت داعشیش لە سەرەمەرگدایە. چۆن هاوڵاتیان و دەستگا ئەمنیەکان هاوکاری یەکتر بکەن، چۆن کۆنتڕۆڵی تۆڕە کۆمەڵایەتیەکان بکرێت و ڕێگە نەدرێت چالاکیەکانی داعش و زانیاری لە سەر پێشمەرگە و سەنگەرەکان بڵاو بکرێتەوە، چونکە لە ئێستادا بە ئاشکرا لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دەبینرێت بە زمانی کوردی داعش چالاکیەکانی خۆی بڵاوەکاتەوە. ئەمە ئەبێت چۆن کۆنتڕۆڵ بکرێت. دەستگاکانی ڕاگەیاندن بەرپرسیارەتیان چییە و چۆن دەکرێت کەناڵەکانی ڕاگەیاندن بەشێک بن لە پلانی بەرنگاربوونەوەی داعش، نەوەک ئاو بخەنە یاخود ئاو بکەنە ئاشی داعشەوە و هاوکاریان بکەن، چونکە وەکو هەر دەمێکە وتراوە لە نێوان ڕۆژنامەنووسی و سیخوڕیدا داوێکی زۆر زۆر باریکەیە، تاڵەموویەکەیە. ئەگەر ئاگاد لە خۆت نەبێت ڕەنگە زانیاری بە دوژمن ببەخشی. مامۆستایانی ئاینی و مزگەوتەکان دەتوانن چۆن لەم دۆخەدا خزمەت بکەن و با ڕۆڵ و ئەرکی خۆیان هەڵسن لەم دۆخەدا کە دەوترێت دۆخێکی نائاساییە. ئایا لەو هەڵانەی تێپەڕیون تەنها کەناڵەکانی ڕاگەیاندن بەرپرسن، یاخود هەندێک جار دەستگا نیشتیمانیەکان و بەرپرسە سەربازیەکان و پەروەردە و مەشقەکان وەکو پێویست نەبوون، بۆیە کاتێ مایکی کەناڵێکە چێتە بەردەم کەسێک لە سەنگەرەکانی بەرگری ڕەنگە زانیاریەک با کە مەبەستی نەبێت سوود بە لایەنی دوژمنی بەرامبەر بگەێنێ، بەڵام لە نەتیجەدا وا بکەوێتەوە. عەمید سەرحەدقادر لە لێدوانێکیدا بۆ ڕادیۆنەوە زانیاریەکی زۆر سەیری خستۆتە ڕوو. یعنی من ئەگەر خۆم گوێم لێ نەبووە لە دەمی ئەوە سەرچاوەکە ڕسمی نەبووە ڕەنگە بموتایە شتیوانیە و مبالەغەیە. ئەڵێت چەکدارانی داعش پێیان وتراوە سوود لە کەناڵەکانی ڕاگەیاندن وەربگرن لە ئاشکراکردنی شوێنەکانی پێشمەرگە. پێیان وتراوە ببینن چۆن هەمەرێکی داعش چەند هەمەرێکی کافرەکان ڕاودەنێت. پێیان وتراوە سوود لە وتارانە ببینن کە لە مزگەوتەکانی هەرێمی کوردستانەوە دەدرێت. من دواتر بۆ میوانەکانم کۆمنتجێ هێڵم. ئەزیزانم، من یادگار فایقم، باوکاری تەواوی ستافەکەم لە شاری سلێمانی و هەولێر. ئەم ئەڵلقەیەی وێنە گەورەکەتان پێشکەشەکە میوانەکانی ئەم شەوم هەریەک لە دکتۆر ناسح ئاروزەری، مامۆستای ئاینی و پسپۆر لە فکر و فەلسەفەی ئیسلامی بەخێراتن دەکەم، مامۆستا چرۆشاب، مامۆستای زانکۆ و پسپۆری وردیشی ڕاگەیاندن و پەیوەندی گشتی نێودەوڵەتی بەخێراتنی جەنابی شتانەکەم هەروە کاک حەسەن جیاد، پەرلەمانتاری پێشووی عێراق و لەو کاتەشی کە پەرلەمانتار بوو ئەندام بۆ لە لیژنەی ئاسایش و بەرگری ئەم شەویشمان پێیە بێت. بەخێراتنی تەواوی ئەو میوانە ئەزیزانەکەم سەرسەر و سەرچاوماناتن. کاک حەسەن، من گەر لە جەنابتانەوە دەست پێ بکەم بە حکمی ئەوەیەوە لە ڕابردوودا پێشمەرگە بوون و وەکو وترێت لە خەباتی شاریشە کاری پەرلەمانتاریتان کردووە. تێبینیتان چییە؟ یعنی لە سەرەتای ئەم شەڕی داعش، ئەم جەنگە کە یەخەی کوردستانی گرتو دەستی پێ کردووە، تێبینیتان چییە لەسەر کۆی شتەکان؟ گەر بە گشتی بچیتە سەر شتەکان دواتر ئەچینە سەر وردەکاری. بەڵێ، زۆر سپاس. طبعا تێبینی ئەو یەکەمەوەیە کە شانازیە بۆ کورد، شانازیە بۆ هێزی پێشمەرگەی کوردستان. هێزی پێشمەرگەی کوردستان مەکانەتێکی گەورەیدا بە خەڵکی کوردستان، بە هەرێمی کوردستان، لەوەی کە توانی زۆر جوامێرانە مقاومە بکا و دیفاع بکا لە هەرێمی کوردستان و تەنانەت بە سەنگەری یەکەمی تێشکانی داعش سەیرەکەن و وا سەیرەکەن کە خزمەتێکی گەورەی مرۆڤایەتی کردووە لە هەرێمی کوردستان. ئەمە تێبینیە گەورەکەیە. لە پەنای ئەم تێبینیە وەکەوەی کە تۆ جەنابەت لە مقدمەکە باس کرد، دیارە ئێمە کەموکۆڕی هەیە. هەر کەموکوڕیەکە ئێستا باس بکرێت لە مەجالە باسەکە کەموکوڕی گەورەیش هەیە، لەگەڵ ئەو دەستکەوت و ئازایەتی و قارەمانەتیە خەلەلی گەورەیش هەیە. ئێمە کە باسێکەین بۆ تەسویبە عەرەبوتنی، بۆ چاکردنە، بۆ ئاگادارکردنە، بۆ ئەوەی کە چەندین بەڕامەتی بەرنامەکەش کاک حەسەن مەبەستی ئەوە لەم تەوقیتە کراوە کە ئەو هەڵانەی کراوە هەوڵ بین لەگەڵ تەواوی ئێوەیە کە هەڵەکان دووبارە نەبن. بەڵێ، ئەمەی کە ملاحەزەی ئەساسی هەبێ، طبعا داعش لە سەرەتاوە کە هات ملاحەزەی دووەم هێزێکی دڕندەی خەتەرناک و ئانە بوو، لە سووریەوە هەکات بۆ عێراق موسڵگێر، پەلاماری هەرێمی کوردستانی دایتر لە جەلولاوە و سعدیەوە شەڕ بوو هەتاکو و سەنجار. لە سەرەتاوە داعش زەفەری هێناوە ئەیتوانی شوێن بگرێ و ئەیتوانی دیفاع لە شوێنەکانیش بکات بۆ ماوەیەکی زۆر. بەرەبەرە هەم پێشمەرگە هەم جێشی عێراقی فێری ئوسلوبی شەڕی داعش بوون و توانیان بە تایبەتی لە ساڵی ئەخیر بە هیچ جۆرێک داعش پێشڕەوی نەکردووە لە جەبەکان و لە هەر شوێنێک لە فەلوجە و ڕوومادیەوە بیگرا تاکو نزیکی مووسڵ کە ئێستا ڕۆژ بە ڕۆژ پێشمەرگە و جێشی عێراقی پێشڕەویەکەن. داعش لە پاشەکشەیە، ئێوە ئەشکەیە. پرسیاری ئەخیر ئەبێ ئەوە بێ کە هەموو خەڵک پرسیاریەوەکەن. تەعاان لە ڕووی سیاسی و من باسی ناکەم، ئەوە ترتیباتی سیاسی و ئیداری لە مووسڵ چۆنە بێ، وان پەیوەندی باشتیترەوە هەیە. لە ڕووی ئەمنیەوە
چی ئەکرێ لە دوای ئەمە داعشی بەسەردایە داعش توێتەوە بە تەواوی یان وەکو عملیات وەکوانەی دوێنێ کەرکک مناڵێن بەو خەبارەت توانی بێتە ناو کەرکک بەڵام عملیاتی پێش گرتنی مۆسڵ چۆن بوو لێرە چنە ناو خێمەیەکی تعزیە لێرە سیارەیەک خۆی تەخێنێتەوە لێرە انتحاری خۆیێتەوە لێرە چەند کەسێک ختافەکەن لێرە بەهاون ئەیاندا لە ئەندێ شوێن ئەم عملیاتیان بەڕێمی تاماوەیەک ترێمێنێ ئەگەر ما چارەسەرەکان چیەوە ئەگەر لە دوای لە تۆ پرسیارەکان پرسیار بکەین خەلێلی گەورەی من لەبەرەوەی لە لژنەی ئەمری دیفاع بوون لە پەرلەمانی عێراق خەلێلی گەورەی ئەجزامنیەکانی عێراق دوو شتە یەکەم زۆعفی معلومات کە بەداخەوە دوێنێ ئەوەی کەرکوک پێرە ئەوەی کەرکوک خۆشمان لەوە کەلێنی گەورەمان هەبوو 100 کەس بێتە ناو شار بە 8 شوێن بچێتە ناو 8 گەڕێک بە ڕۆژی نیمەڕۆ بگەڕێ ئەوە خەلێلێکی گەورەیە دوو هینی هەیە ملاحەزەی هەیە ئەو خەلەلە هەندێک دەڵێن معلوماتمان نەبووە و ئەوە کارەسات ئەگەر معلومات بەرپرسە سەربازەکان ئاماژە بەوەدەن کە معلومات هەبووە ئەگەر معلومات نەبووە ئەوە بەڕاستی کار هەموو دەستگا معلوماتی و دەستگایانە ئەوە خەتەرێکی گەورەیە دوو ئەگەر هەندێک خەڵکانی معلوماتە ئەگەر معلوماتیش هەبوو ئجراعات نەبووە ئەوەش ئەهمالی و هەر خەتەرەوانە بۆیە بۆ مەرحەلەی دوای داعش بێ خۆت حاضر بکەیت بەتایبەتی من ڕێیم وایە ئێستا داعش خلافەکەی ئەڕوخێ لەم هەفتە و دوو هەفتەی داهاتوو کە خلافەکەی ڕوخا خۆیان بە سروشت تۆ پێت وایە بە پێی ئەزمموی خۆت پێت وایە داعش لە کۆتایی نزیک بۆتەوە بۆیە ئەم حاولاتان هیچ ملاحظەی داعش ڕوخێ و ئەڕوا ینی وەکو شوێن وەکو شوێنگرتن وەکو خلافەت وەکو عرض وەکو شار و شارشکە بەدەستێ بە ئەڕوا بەڵام مەبەستم لەوە بوو کە ڕوخا ئەمە خلافەکەی ڕووخاوە ئەگەر جاران تونندڕۆ بوو بیری تونندڕەوی هەبوو ئەوەی کرد بەڕێی من دقات زیادەکە انتقامەکە ینی تۆ بخۆت بۆ حەزەکەی خلافەکەی ڕووکە ئەوانەی کە پەڕانگەدان ئەوانەی کە ئەبن ئێستا شانە دروستەکە شانە نووس دروستەکە لە شارەکانوانە ئەبێ حساب بۆ بکەی پێویستیت بە دەستگا ئەمریکانت زۆر وریاتر بن لە معلوماتە زۆر وریاتر بن کا لەسەر ئەوە بکەن چۆن معلوماتیان دەسەکەوێ ئەمەش بەشێکی گرنگی شەڕەکەی داهاتوە بێ مەڕێی من تا ماوەیەکە بێ جیازی ئەمنی عێراق خەلەکەی لەوە بوو استخباراتی زۆر زعیف بوو دوو من خۆم لەگەڵ قاعدە عملیاتی دیالە قسەم کردو وت باشە جەلەلا و سعدیە دوو جادەی تیا ڕئیسی ئەوەی بینیوێتی ئەزانێ بۆچی ئەوە ناتوانن کۆنتڕۆڵی جەلەلا سعدیە بکەن با پێشمەرگە بێت ئەیوت کەس هاوکاریمان ناکە هاوکاری نەکردنی خەڵک بۆ جێش عێراقی بەڕێی من ئەوە باسەکە درێژە بەڵێ من دواتر دێمەوەلات تۆ بەگشتی باسێکت کرد من دواتر دێمەلات بەورتر بۆم باسکە ینی هاوکاریەکەت نەمانی متمانەیە نەمانی نازانم ئینتیمایە چێ من دواتر فەرقی ئەوان لەگەڵ ئێمە هەر ببووم لە حەزێکی سەریع توندوتیژی یان خشونەتی جێش عێراقی بەرامبەر مواطنینی ئەوێ وایە کرد خەڵکیان سڵ بکاتەوە زۆعفی قانون مادەی 4 ئێرهاب بە شێوەیەک یان زۆر خراپیان ئەوە جێبەجێکراوە بەڵێ خۆشبەختانە دەوتێت ئێمە هاوڵاتیان پەیوەندی پێشمەرگە و هاوڵاتیان پەیوەندیەکی زۆر باشە ئافەرقی لەوەیە ئێمە پەیوەندەکەمان زۆر باشە بەڵام دەستگا استخباراتەکانمان تا ئێستا لەوەی کەرکوک دەری کرد ئەبێ مراجعەیە هەڵوەستەی لەسەر بکەن و علاج زۆر سپاس دەکەم من ڕای مامۆستا وەرەگرم دکتۆر ناسح اینجا چمە لای مامۆستا چرۆ بۆی ئەو اختصاصی ڕاگەیاندنە بەعام لەسەر قسەکان قسە بکات دکتۆر دەوترێت ڕۆڵی مامۆستایانی ئاینی ڕۆڵێکی ئێجگار گرنگە لە هەموو کاتە بەڵام ئەم گرنگیە کاتێک کە وڵات لە دۆخی جەنگایە کاتێک کە دۆخەکە دۆخێکی نائاساییە و هێشتا مامۆستایانی ئاینی لە ڕێگەی مینبەرەکانەوە لە ڕێگەی مزگەوتەکانەوە بەرکەوتنیان هەیە لەگەڵ تەواوی هاوڵاتیانە لە مناڵێکەوە تا گەورەیەک لە کەسێک کە خوێندەواری نییە تا وەکووترێت پسپۆرێک یاخود پرۆفیسۆرێکی زانکۆ ئێوە چۆن ئەم پەیوەندیەتان استغلال کردووە لە بەرژەوەندی هەرێمی کوردستان و تەواوی هێزی پێشمەرگەی کوردستان بناوی خوای گەورە و دوعای خێرمان هەیە بۆ هەموو پێشمەرگەکان لە بەرەی جەنگا کە خوای گەورە بیان پارێزێ و سەرکەوتویان کە ئامین بێگومان ئێمە لە فکری ئیسلامیە وشەی ئەمن هێمنی واتاو مەغزایەکی زۆر بەرفراوانی هەیە هەر لە هێمنی دڵدەروونەکان بەبوونی ئیمان و هێمنی ناو خێزان و خانەوادەکان بەمەوەدە و ڕەحمە و هێمنی دراوسەی ماڵ و گەڕەکەکان کە ئیمانی نییە کەسێک کە دراوسەکەی لێ ئەمین نەبێ و هەروەها هێمنیەک کە هەموو شار دەگرێتەوانێ بە تایبەتی بە هاوشانی لاچوونی یا تێربوون و دوو نەخۆشی هەیە کە ترسێتی و برسێتیە لە قورئاندا ئاماژەی پێکراوە کە بێ هەموو چین و تۆژەکان یەک دەنگ بن لەسەری بۆ ئەوەی کە نەترسێتی و نەبرسێتی لە وڵات و نیشتمانە نەمێنێت و ئەم مەبدەئانەش تەنانەت لە قورئاندا باس کراوە ئەمن هەر تەنها ئەمنی ئەم جۆرە نییە لە قورئاندا باس لە ئەمنی خۆراکیش کراوە بفاكهة آمنين يعني أبي أمين بلو خواردني كدي خوي كتوشي نخوشي وناخوشي نبي بويا إمرو بي دوتد الأمن الغذائي
و ئەمن و ئاسایشی ڕێگەوبانیشمان هەیە کە خوا لە قورآنە باسیەکە سیروا فیها لەیالیە و ئەیامەن ئامینین بۆیە ئەبێ ڕێگەوبانەکانیش ئەمین بن ئەمەش بەشێکی پێیوەستە بە ڕۆشنبیری خەڵکیەوە بەشێکیشی پێیوەستە بەو دەستگایانەی کە بوونیان هەیە لە ئەرزی واقعا و دەسەڵاتەی با بڕێوە ئەوەی کە تێبینی ئەکرێت ئەبێ هەموو لایەن و چین و توێژەکان لەسەر ئەم دوو خاڵن نەهێشتنی ترسێتی و برسێتی یەکدەنگ بن بە جیاوازی تەنانەت ئاین و ئایدیا و قەوم و نەتەوە و زبانەکان مادام لە نیشتیمانێکە کۆبوو بنەوانێ و ئەم بناغە فیکریەش یەکێک لە ئەو شوێنانەی کە ئێمە تایدا بڵاوی دەکەینەوە بەناو خەڵکیدا وەکو ئەرک و واجباتی شەرعی مینبەرەکانمانن بەڕاستی و هەموو کات داواشمان کردووە کە لە کەناڵەکانەوانێ بەرنامە هەبێ شوێن هەبێت نەک هەر لە کاتی شەڕدا لە کاتی هێمنیشدا چونکە هێمنیمان هەیە هێمنی دەرونی و هێمنی نەخواردنی ئەم مادە بە هۆشەورانەی کە هەیە بەڕاستی کە زۆرجار لە کاتی پارە و بوون و ڕەفاهیەتە ئەمانە پەیدا بن هەر یەکێک لەمانە زانایان بە هەموو چین و توێژەکانیان زیاد بۆ ئەوەش لە سەر مزگەوتەکانەوە خوێندنگە دراسە ئیسلامیەکان بە کۆلێژ و زانکۆکان بۆی کە ئاگادارین لێی بە بڵاوکردنەوەی فکرێکی میانڕەوی ئاین پەروەری نیشتمان پەروەری کورد دۆست کاڵقوڵاوی ناو خەڵکی ئەم وڵات و نیشتمانەیە گەورەترین کاریگەری هەبووە تەنانەت ئەو کەسانەی کە سیاسی و کەسێکی بەرچاوڕوونن لە ڕووی کۆمەڵایەتیەوانێ شەڕی ئایدیا ناکەن هەندێک کەسەیە شەڕی ئایدیا ئەکا ینی ئەو ڕخنەی ئەگیری ئەو ترێت بۆ نمونە لە ڕێگەی مزگەوتەکانەوە کەسانێک پەروەردە یاخود لە ڕێگەی حزبە ئیسلامیەکانەوە کەسانێک پەروەردە کراون کە گەر بتوانم ئەو دەستەواژەیە بەکاربێنم لە نێوان کەوانەیە کە تۆندڕەون بەڵێ یاخود هەندێک جارە وترێت بیری داعشیانەیە وەکو داعش بیرەکەنەوە هەستەکە ئێمە ینی تۆمەتێکی باتڵە من پێم وایە تەواو تۆمەتێکی باتڵە چونکە ئەگەر هاتو بەو شێوازە بوایە ئەم هەموو خەڵکە دێتە مزگەوتەوانەی بیرێکی تری ئەبوو منە واقع بینم حیزبە ئیسلامیەکان کۆڵەکەی حکومەتیان هەڵگرتووە ئەو وەکو ئەمانە تێگەانی شتێکی واقعی وەزارەتیان بەدەستە پارێزگاریەکەن لە وڵاتە و گەورەترین ڕەدیان ناوتەوە بە چەندین کۆنفرانزەوەی من ئاگادار بووم متابعەم کرد بێ نازانم تەفسیلاتی کاری ئەوان بەڕاستی بەڵام بەگشتی ئەتوانین بڵین سەرکەوتنی هێزی پێشمەرگە و بەرەو پێشوونی دۆسیەکەمان و تێکشکانی دوژمنانی گەلی کورد ئەمڕۆ بەردی بناغەکەی ئەوەیە کە لە مزگەوتەکانەوە پشتگیری ئەم دۆسیە زۆر باش من با پرسیارێکت لێ بکەم بەر لە بەرنامەکەم پەیوەندیم کرد بە بەرپرسێکی وەزارەتی ئەوقافەوە ویستم داتایەک وەرگرم بۆ ئەوەی لە خۆمەوە بە هەڕەمەکی قسە نەکەم ئاماژەی بەوەدا بەڕێزیان ئەڵێ ڕۆژانە و هەفتانە بە تایبەت لە کۆتایی هەفتەکان کە ڕۆژی جومعەیە ئەڵێ 9 ملیۆن کەس ئامادەن لە مزگەوت و لە وتارەکان لەسەر تاپای هەرێمی کوردستان و ئاماژەی بەوەدا کە لە هەرێمی کوردستان 3015 مزگەوت وتاری تیادرێت و وتاری تیاخوێنرێت ڕۆژانە و هەفتانە 3015 مزگەوت 500,000 کەس ئەمە ڕەنگە داتایەک بێت لە کاتی ڕەمەزان و لە مناسەباتەکانە زۆر زیاتر بکە هەستەکەن مامۆستایانی ئاینی بە تەواوی بە ئەرکی خۆیان هەستاون و توانی ویانە ئەم حزورە زۆرەی هاوڵاتیان لە مزگەوتەکان لەم کاتێ باسی ئەم واقعی ئێستاکەین لە بەرژەوەندی هەرێم و لە بەرژەوەندی هێزی پێشمەرگەی کوردستان استقلال بکرێت چ بە هاوکاریکردنیان بێت لە ڕووی مادیەوە چ بە هاوکاریکردنیان بێت لە ڕووی معنەویەوە من پێم وا بێت دەستێک هەیە بۆ لاوازکردنی مزگەوتەکان من ڕاشکاوانە ئەبێ قسە بکەم و دەستێک هەیە دەیەوێت دەیما وێنایەکی ناشرین بدا تەنانەت بە وەزارەتی ئەوقاف و وێنایەکی ناشرین بدا بە خوێندنە ئیسلامیەکان کە بەڕاستی ئەمە زوڵمە وەستەمکردنە و لێدانە لە بنیەی تەحتی لە هێزی ژێرزەمینی لە هێزی ناوەکی بەڵکو دەرەکی هەرێمی کوردستان باشە ئەو دەستە سەرکەوتوو بووە ئەو هەرگیز سەرکەوتوش زۆر باشە مادام سەرکەوتوو نەبووە پێم بڵێت چیتان کردووە زۆر باشە باش من پێ دەڵێم ئێستش هەرێمی کوردستان بەچاو ئەوروپاوە ئەوەندەی خەڵک لە ئەوروپاوە چۆتە ناو داعش لە هەرێمی کوردستان و بە هیچ شێوازێک گەونە خەڵک نەچۆتە ناو داعش و هەچ کەسێکیش ئەگەر گریمان لە شوێنی لە جێگەیە کە چوو بێتە ناو داعش قەنەعەتم وهایە ئەوەندەی هۆکار و پاڵنەرەکانی دەرەوەی ئاینین ئەوەندە ئاینی نەبوون بە هیچ شێوازێک پاشان ئەو هەموو پشتگیریەی کە دەکرێت لە مزگەوتەکانەوە ئەو هەموو ئەو جومعەیە کە خۆزگایە دەیان کامێرە بڵاو بایەتەوانێ بۆ متاری مزگەوتەکان بزانن چەند دوعا کراوە و چەند پشتگیری کراوە و چەند پەروەردەی خەڵکی کراوە لەسەر ئەوە و ئەو هەموو فتوایی هاوڵاتیان وەشیارەکەنەوە لەوەی کە چاوکراوە بن هەر یەکەیان لە شوێنی خۆیانەوە پێشمەرگەیەک بێت و کارمەندێکی ئاسایش بێ بۆ ئەوەی ئەمن و ئەمان
بەرقەرار بێت و کەس نتوانێت بێتە ناو دزە بکە ئەوەی کە گوێ بگرێت لە مینبەری مزگەوتەکان ئەوەی گوێ بگرێت لە مامۆستای وتاربێژەکان ئەوەی گوێ بگرێت لە ئەو کەسایەتیانەی کەوا ئاینین یاخود دەرکەوتون کە خاوەنی فکری ئیسلامن قەناعەتم وهایە بە عیبادەتی ئەزانن بەخواناسی ئەزانن کە بەرگری بکەن لە خاک و بەرگری بکەن لە خەڵک ولا بردننی بەردێکی سەرڕێگا کە ئازار بدا بە واجبی شەریعی ئەزانرێت چجا بە لوغمێت چجا بە شتێکی دیکەی تر کە ئازاری خەڵکی بگێت لەبەرەوە بەس ڕێ بدرێت ئەگەر ڕێ بدرێت لە ناو کەناڵەکانیشەوە مامەسایان ئەو فکرە جوانە میانڕەوەی کە هەیە کە باز لە پێکەوە ژیان لە دۆستایەتی لە محەبەت لە ئولفەت لە بەرگریکردن لە نیشتیمان من هەستەکەم لە کەناڵەکانی لە دوو ڕایە بەڵێ من ئەچم بۆ کەناڵێک تەنها دەقەمەیاتێک کە من قسە بکەم تەنها لە ڕەمەزانە ڕێم پێدا قسە بکەم باشە بۆ کاتێک کە دەکرێت بۆ لە من خۆم شخصی خودی خۆم لە کەناڵە هەبوو هەموو هەفتەیە وتارم هەبووە هەموو هەفتەی محاضرێکم هەبووە و هەموو زنجیرەکان ڕاست بکرێ بە ساڵ کە پڕیەتی لە بەهای ڕەوشتی جوان لە پەروەردەکردنی خەڵکی لەسەر پاکی و ساغی و خۆشویستنی خاڵ و سپاس دەکەم مامۆستا سپاس دەکەم دکتۆر ئەچمە لای مامۆستا وەکوەوەی ئەوە پسپۆریتان لە ڕاگەیاندن هەیە ینی بەشێکی پسپۆریەکەتان ئەوەی لە ئێستادا کەناڵەکانی ڕاگەیاندن بەبێ ناوهێنان هەر هەمویان پێکەوە ئەیکەن هەستەکەی هاوکاری سنگەرەکان و هاوکاری پتەوکردن و قایمکردنی سنگەرەکان و هاوکاری پێشمەرگەکان و هێزی پێشمەرگەی کوردستان و هاوکاری بەرپرسە سەربازیەکان و ینی سەریان لێ نەشێوێنێت لەو زانیاری هەستەکەی وابێت چکە ئەوە من ئاماژەم بەوەدا ینی ئەڵێت یەکێک لەو وەسیلانەی کە داعش سوودی لێ بینێت دەستگاکانی ڕاگەیاندنی خۆمانە بەداخەوە طبعاً خۆی مێدیا کارێکی دوولایە ناکە یەک ئەو زانیاری و شتە زەرورانەی کە پێویستە خەڵک هاوڵاتی بیزانێ ئەبێ لە بەرەکانی جەنگەوە زانیاری دەستکەوێ لایەنێکی تری ئەوەیە مبالەغە ئەکرێ مبالەغەکردن لە بڵاوکردنەوەی زانیاریەکان لە ڕێگەی کەناڵە مێدیایەکانەوە مبالەغەکردن لەوەی هیچ ئیجاب ناکە پەیامنێرێک بە تەنیشتی قەناسێکەوە دائەنیشێ بزانێ بۆ کوێ تەوجیهی نەدرعەکەی بەستۆ نەکڵاوەکەشی کردوتە سەری بەڵێ خەلەلەکان زۆرە من ناتوانم بڵێم یەک کەناڵ کۆی کەناڵەکان من لەو ڕۆژەیە کە شەڕەکان دەستی پێکردو ئۆپەراسیۆنەکە دەستی پێکردووە پێشتریش لە 2014 کۆمەڵێک شەڕی تر هەر لە مەسەلەی داعش و شنگار وانە هەبوو هەمان شت دوای بە کۆنفرانسێک ئیشمان لەسەر کرد هەموو کەناڵەکان بەرپرسن لەوەی کە زانیاری ئەو زانیاریە کە ئەیانەوە بیەن بە خەڵک زانیاریەکە زۆر جار ئەو مبالەغەیە وای لێ ئەکا مەسەلەن لایەنی بەرامبەر هەستەکەی هەڵپەی کەناڵەکان و هەڵپەی هەندێک پەیامنێر بۆ ئەوەی سەبق هەبێت وای کردووە زانیاری پەیامنێری جەنگمان تا ئێستا نییە لایەنی بەرامبەر پەیامنێری جەنگمان تا ئێستا نییە پەیامنێری جەنگ کۆمەڵێ ئوسوس و مەبادیئی خۆی هەیە بێ لەسەری ڕابێ و ئیش بکە ئێمە نابێ کار لەو بکەین بۆ ئەوەی زۆرترین بینەرهی کەناڵەکەی من بێ یاهی کەناڵەکەی تر بێ کەناڵێکی تر بێ بۆ ئەوەی لە داهاتووە مەسەلەن سپۆنسەری بەقوەتی هەبێ ڕکلامی باشتری هەبێ کەناڵێک بێ بەقوت بێ بڵێ مەسەلەن کەناڵەکەی من سەرچاوەیە بۆ کەناڵەکانی دنیا ئەمە حسە نیشتمانەکە من گومانم لەوە نییە کە کەناڵەکانی ئێمە حەز لەوە ناکەن کە کێشەیەک بۆ هێزەکانی پێشمەرگە دروست ببێ یاخود ئەو زانیاری کێ ئەیە مەسەلەن وەکو جەنابەت باست کرد کە هێزەکانی تیرۆر و داعش و ئەوانە سوودی لێ ئەبینێ ئەو حەز ناکە بۆ شوێ بەڵە هەندێک جار لە بێئاگایی ناکەوێتەوە بابا زۆر خەڵەتە لە نەتیجێ ئەوە ئێمە پێویستمان بە چییە ئێستا ئەگەر هێشتا درەنگ نییە پێویستمان بەوەیە هەیئەیەکی ئیعلامی موحەد لە کوردستانە هەبێ ئەو هەنگاوە بۆ بەغدانای بۆ ئێمە کوردستان ناتوانین بینین ئێستا ئەوان دەستەیەکیان هەیە تەحالفی ئیعلامی ئەوانەی لە زانکۆکانن ئەوانەی لە پەیمانگاکانن خەڵکانی پسپۆر ینی کەم تەرخەم بوون بۆ ئێمە هەنگاوەش نەنراوە ینی بە بەڵگە ئەتوانی هەنگاوێکم پێ بنی کە حکوومەت پێشوازی لێ نەکرد بێت ئەم هەنگاوە ئێمە دەیان جار لە کۆڕ و کۆنفرانسەکانە ئیشمان لەسەر کردووە لە دیدار و کۆبوونەوە و وتارەکان باسمان کردووە پێویست بەمەیە خۆی حکوومەت خۆی ئەبێ هەنگاوی ئەوە زیاتر جدیانەتر بدابنێ کە ئەو هەیە دروست کرد ئەو بەربڵاوی میدیاییە نامێنێ کە بەربڵاوی میدیایی هەبوو سەر لە شێوان بۆ خەڵک دروست ئەبێ تۆ لە بەیانیەوە خەڵک ئێستا دەوامینێ لە بایکۆتە لە بەیانیەوە بە دیار کەناڵی تەلەڤیزۆنەکەەوە کۆنتترۆلەکەی دەست لەم لا بە ئەولا لەولا باشە بە ئەولا باسی خەڵکت کرد باری دەرونی مامۆستا چرۆ پرسیارێک بکەم کەناڵی یەک کەناڵی دوو کەناڵی سێ ناوی کەناڵ نایێنێ ئێمە سێ کەناڵمان هەیە بۆ نمونە ئەم هاوڵاتیە کۆنتترۆلەکەی بەدەستەوەیە جاری خاتە سەر کەناڵی یەک جاری خاتە سەر کەناڵی دوو جاری خاتە سەر کەناڵی سێ ئەگەر کەناڵی یەک و دوو بەرەکانی جەنگ بە شێوەیەکی ڕاستەوخۆ بگوێزێتەوە و کەناڵی ڕقم سێ نەیگوێزێتەوە
هەستەکەی جارێکی ترسیت کەناڵی ڕقم سێ بکات نەخێ سێری ناکە من خۆشم وام کەواتە ئەمە ڕەت نییە بۆ شیاری من بە دوای زانیاریە ئەگەڕێم بەڵام نابێ لە پێناو ئەوەی من زانیاریەک بێ بە من کەواتە ئاساییە بەرەکانی جەنگ بەڕاستەوخۆ بگوێزرێنەوە بەڵام ئاساییە بەرەکانی جەنگ بەڕاستەوخۆ بگوێزرێنەوە بەڵام ئاسایی نییە هەموو زانیاریەک بدرێت ئاسایی نییە هەموو زانیاریەک بدرێ پێویست ناکە هەموو کەناڵێک بە مستەمڕی یعنی من کامێرە ئەبینم 5 ساعت ثابتی کردو لەسەر یەک منطقە بۆ مەسەن نیشانی ینی بەبێ ناوێنانی کەناڵ و پەیامنێرەکە کە زانیاریان دابێت بە هەڵە ئەمڕۆ لێکێک لە کەناڵە سەتەلایتەکانەوە هەر ئەو ئەحداسانی کەرکووکی نەقڵە کرد کە تەقینەوە و داعش و ئەوانە دیسان سەریان هەڵایەوە بەیانەکەی تیرۆریستێک کوژراوە تیرۆریستەکە کوژراوە پۆلیس یەکێ پەیامنێرەکە هاوار ئەکا قسە ئەکا لەسەر کوشتنی ئەم تیرۆریستە لەکوێ ڕای کردووە هاتۆتە لای کە کوژراوە ئێمە بەرپرسەکەمان فەرمانی پێکردین کە بیکوژین ئەم پۆلیسە کوشتی یعنی دەستی بۆ پۆلیسەکە ڕاکێشیە کامێرا پۆلیسەکە پیشانەیە ئەو داعش احتیمالە داعشێکی عەرەبێ کەرکووک خۆی بێ ئەمە مەدە الحەیا ئەم کەسە خێزانی کەسوکاری ژیانی خۆی هەمووی لە مەترسیە میدیا بەڕاستی پێویستە بەرپرسانە مامەڵە بکە یەک خەلەلی تریش هەیە لە وەزارەتی پێشمەرگە حەز ئەەکەم ئاماژە بۆ بین هەر میدیا نییە وەزارەتی پێشمەرگە مەفروزە ژوورێکی ئیعلامی بە قووەتی هەبێ هەمانە ئەو ژوورە ئیعلامی ئەگەر ئەو ژوورە ئیعلامی هەیە بۆ ئەم بەربڵاویەی میدیایی هەیە بۆ کۆنتترۆلی ناکە ئەوە پرسیارێکی ینی ورد و منطقیە بۆ وەزارەتی پێشمەرگەیەوە ئاماژەتان بەوەدا کە خۆتان حازر کردووە بۆ ئەم جەنگە خۆتان حازر کردووەواتان بەربڵاویە چییە؟ یەک حاڵەتی تریشمان هەیە مەسەلەن هەر پەیامنێرێک ئەفسەرێک مقابلە ئەکا کۆمەڵی داتا و زانیاریە کەس نازانم داتا و زانیاریانە یەک نقطەی تریش کە لەگەڵ ڕێزم بۆ زۆری پەیامنێرەکان کە تۆ پەیامنێرێکە نێریتە بەرەی جەنگ ئەبێت زۆر ئیمکانیەت و توانای فکری و حتا لە بەکارهێنانی دەستەواژەکانە پەیامنێر باسی لە پلانی پێشمەرگە ئەکا کە چۆنچۆنی پلاندانێ مع الأسف ناشتوانێ بڵێ پلان ئەڵێ پیلان خۆمان هەموو بەرامبەر ئەو پیلانە گێڕێ موامرەیە یعنی پیلان موامرەیە پلان مخەتەتە تەختیتە دائێنێ بۆ شتێکی پلان مانایەکی پۆزیتیڤ و ئیجابی هەیە و پیلانەکەش مانایەکی سلبیە ئەو پەیامنێرە چه زانیارێکی تەواو بەڵێ کاک حەسەن دیسانەوە جەنابتان وەکو کەسێکی شارەزا لە مەجالەکە و لە لیژنەی ئاسایش و بەرگری بوون ینی زۆر جارگلەیی لە دەستگاکانی ڕاگەیاندن ئەکرێ بەڵام دەستگای ڕاگەیاندن حەقێکی مەشروعی خۆیەتی بە دوای سەبقا بگەڕێ و بە دوای زانیاریە کا بگەڕێ کە لە شوێنێکی تر باس نەکراوە ینی زۆر جار پەیامنێرەکە بە مایکەکەی و ئەچێتە بەردەم بەرپرسێکی سەربازی ینی بەرپرسە سەربازیەکە ئازادە لەوەی وەڵام نەداتەوە ئازادە لەوەی وەڵامی پرسیارەکەی باتەوە بەو شێوەی کە خۆی ئێوێ وەگەر پەیامنێرەکەش دووپاتی کرەوە توانێ بڵێ ئێمە لە دۆخی جەنگان ببوورە من ناتوانم ئەو زانیاریە بۆ ڕاک ینی سەیرەکەی ئاگام لە یەکێک بوو بەرپرسێکی سەربازی لە کەرکووک ئەڵێ ئێستا ئێمە بەرەو ئەو دێڕۆین ئەوترێت کە دوو داعشی تایە وەلاخیر و پەیامنێرەکە ناوی دیەکەی لێ پرسی ناوی دیەکە شەڵێ ینی ئەگەر لەسەر و کەناڵە داینێ داعش زۆر بە ئاسانیە توانێت قوتار بێت تۆ چیڵی وەڵای من سپاس تەواوی قسەکانی شورۆخان تەواوەکەم باسی ئیعلامی کرد باسی خەناتەکانی کە شتەکان دەکەن من ئەچمەوە بۆ ئەوەی تۆ باس کرد ئەوانەی کە مەسئولن لە جەبەکان هیچ ئیعلامێک ناتوانێت ئەگەر مەسئولی جەبەکە ڕەتلەکە بیبا بۆ جەبە ناتوانێت بڕوا تەسیلاتی بۆکە بە هەمەرەی بن لە ترسی خەناس لە ترسی ئەم حساباتەنەی بۆکەن ینی لایەنێکی بە پرسەکانە و بۆ بەداخەوە ئەوەی تەجربەکەی کەرکووک دەری خست ینی لەبعین تا ئێوارە تەسەورەکەم 20 کەس قسەی کرد یەکەم فرە دەستگایی فرە خەبەری فرە خطابی و کەمترین تەنسی قبول بینیانە یعنی یەکێکی لە دوو شوێن ماون داعشێکی قسەی کرد لە گەڕێکی تریش سەریال داوەتەوە لە فلان شوێن سەریال داوەتەوە ئەوان ئەمجامە پێویستی بەوە هەیە یەک مرکزی هەبێ کە مقابلەکە غرفەیەکی عملیات هەبێت لە کەرکووک هەموویان لەوەرە کۆ ببنەوە ئاخر دەنگوباسیان بۆ بێت بڵێن دەنگوباسەکە ئەوە یەک کەس قسە بکە بۆیشی نەبێ هەر کەسێک لە شوێنێکەوە قسە بکە ئیعلامەکەش تەنسیق لەگەڵ ئەوانە بکەن ئیعلامی ئەگەر ئەوان نەیبن بۆ جەبەکە و پێنن 2 ساعت لە چوونە فلان شوێن و لە فلان شوێن شەڕا ناتوانێت خۆی معلومات وەربگرێت بۆ یە مرکزێکیان بێ هەر شتێ مەیدانی ژوورێکی عملیاتیان بێت لە ڕۆژی شەڕەکە هەموو مەسئولی دام و دەستگاکان لەوێ بن و ئەمجار من پێ کاک حەسەن ینی جەنابەت پەرلەمانتار یعنی ئاگاداری ئەبێ ئەمە بڵێت و هاوڵاتی ئاسایش دڵنیام کە لە ماڵەوە دانیشتوواڵێ ئەبێ شتێکی وا هەبێت بۆچی بەرپرسەکانی ئێمە بۆچی ینی حکوومەتی هێرێم بۆچی بۆزارەتی پێشمەرگە بە دیاری کراوی ئەم هەنگاوە نانێن یەکەم ساچمە بۆ یەکەم لە ناو کەرکووک بەسەر نمونەی کەرکووک باسەکەین ئێمە یەکەم فرە دەستگاییە فرە دەستگایی منەوەعی لایەنە سیاسەکان هەمووی لە ئەمنی لە سەربازی لەوانی کە بەجای شۆڵ دەستگای ئاسایشی پارتی بەجیا قسەیەکرد دەستگای ئاسایشی دەستگای ئەمە یەک دوو
فرەدەستگایەکە شتێکی تر بوونەکە بەڕاستی من بە شێوەیە ڕخنەگرانە باسەکەم مثلا ئێستا گەر بپرسن ئەمان بڵێن کێ بەرپرسە لەوەی ئەم خەرقە ئەمنیە لە کەرکووک دروست بوو کە فرەدەستگایی و فرەهین بوو یەک کەس مەسئولی نییە یعنی تۆ بڵێ بە مەسئولی ئاسایشی کەرکووک فەقیرەڵێ کاکە من ئەوەنە ئیژی خۆم کردووە 1700 ئەوەنە نمێ سەتەرەکان و ئاگدارم کردوون تۆڵم کردوون باش ئەمان لەکوێوە هاتن لە مەسئولێکی تر خاتە سەر مەسەلسا معلوماتێکی لە بینی بەشیر و هێزی پێشمەرگە و حەلی شعبی 4 کیلومتر چۆڵ بووە لەو 4 کیلومترەوە هاتوون یعنی ئاخر دەنگ باسەکەی ئەوەیە مەبەسم لە چییە کە موحد نەبوو مرکزی قرار و تحملی مسؤوليات يكس مسؤولي سلا العراق قائد عمليات موصل كموصل قال لك شخص سر او داينا محكمه قلت يعني شنك ايم لا لكن او مسؤول لبنا بركادي عمليات الشركه انا وانا ليش لكركوك اگر سريك هبه مسؤوليه كم بي لمسؤولي امن وانا كشتيك بي او تحمل مسؤوليتك باش بخراب او تحمل مسؤوليتك جقل لا انا اعلامك ومن بويا حزكم زور تجي باسي عراقي مو باسي عراقي قبل برسم بزور باسي عراقي داعش لعراق وبو امهات لموصل بو ام بيت لحبي جودت بو كركوك ولا لشاربانه وديت بو جولا وانا بويا بيس بو امولاش هل برنامج باسي كم دزگا كان امريكاني اما بمباشري لقد دزگا امريكاني عراق لموصل سنجاره واتاكو دياله تنسيقي باشتري يعني به جاران وين منهبو نقطه مشترك زور جرينيا لما ولا شيء معلوماته شيء زانياريه قال تنسيقي مشترك معنا به لهاتني اوان زانياري هاو بشبيت بله ابي او تنسيقها ابي بله كاك حسن زور جار من ك هندي چاودێری کەناڵەکان مەکرد لە کاتی شەڕا ڕەنگە ئێستا هاوڕێکانم پەیامنێرەکان بڵێن ئاسان نییە تۆ بڕۆی بۆ شەڕێک بۆیە ئاسانە لە ماڵەوە قسە بکەی باشە هەر یان ئەمە یەکێکە لەوانی کە باشە مافی خۆیانە بەڵام زۆر جارە بینین کە لەگەڵ پێشمەرگەیەکە چ پێشمەرگەیەک بێکە پێشمەرگەی وەزارەتی پێشمەرگێ چ پێشمەرگەیەکی خۆبەخش بێکە لە دڵگەرمی و لە دڵسۆزیە ڕۆژتۆ لەوێ حەزوری هەیە سەرقاڵیانەکەم ینی بۆ نمونە کە پێشمەرگەیەک ئەبینێ کامێراکەی لەسەر دڵگەرمانەتر تەقاعەکە پێشمەرگەیەکی خۆبەخش بە هەمان شێوە ینی سەیرەکەی من لە یەکێ لە کەناڵەکان بینیم پێشمەرگەکان هێندەی سەرقاڵی پاراستنی پەیامنێرەکە بوون چکاستەکەن مەسئولیەتی هەوانە ینی ئەمە لە یەکێکە لەلایەنە جوانەکان و گەشەکانی هێزی پێشمەرگەی کوردستان ئەیان پاراست دووریانە خستەوە ئەیان هێنا ینی لەوێ مەوەستا ئەوێ قەناسی لێ هەست ناکەی ئەمە کاریگەری ئەبێ لەسەر شێوازی شەڕەکان و ئەو پلانەی کە دایان ناوە لە کاتێکی دیاری کراوە جێبەجێ بکەن خۆی مساوەرەکە هەدەفی ئەوە یەک شتێکی چاکڕسم بگرێ بڕۆ یەک شتێک حاڵەتی وا بوو مثلەن سیارێکی لاندگرۆزی داعشەکان لە منتەقەیەک لای مووسڵ دەرچوو ساروخیان لێدا و پێشمەرگە زۆر بە خۆشحاڵیەوە لێیان داوەوانە پێشمەرگەیەکی لێوە شەهید بوو میلانەکەی خەلێکی تێکەوت بوو ئەم حاڵەتانە ئەبێ حدودی هەبێ مەسەلەن پیاڵی کاکە تایرە چیتر ئەو ئاخر پێشمەرگە لە پێشەوە شەڕەکە تۆ هیچ نەبێ لەو لەحزەیە کە پێشمەرگەکە تەقە ئەکات و ئەوێت ئامانج بپێکی نابێت کامێرای لەسەر بێت و قسەی لەگەڵا بکرێ وایە یان ئاساییە خۆی مسەوەرەکە حەقی خۆیەتی داوای وێناکە و جوان نەقلەکە ئەوەی کە لە شتە برشکدارەکانی ئەم شەڕەوەیە کە ڕسمی زۆر جوانمان بینی کە مسەوەرەکان یعنی ئێمە بێ تەقدیری ئەوە بکەین وەکو جەنابەت باس کرد بەڵام لە هەمان کات مەشغوڵی شەڕەکەی نەکا یەک ناتق هەبێ یەک قسەکەر هەبێ شەڕەکە بەکوێ گەیشتووەکەی تەواوە بێ لە چەند شوێنەوە داعش هاتووە ئەبێ ئەمانە دقیق بن نەک پاشاگەردانی و هەر کەسێک لە لای خۆی قسە بکە بەڵێ سوپاس دەکەم کاک حەسەن من دێمەوە لای مامۆستا هەر سەبارەت بە ڕۆڵی مزگەوتەکان بە سەبارەت بە ڕۆڵی مامۆستایانی ئاینی لە ئێستادا ئەوترێت بڕیار وایە و ئێستا ژمارەیەکی باشیان گەشتۆتە کەلاریش ئاوارەکان بێن جگە لەو ئاوارانەی کە لە ئێستادا دراوسێ و ینی وای لاتوانندێکی بۆ بە کەس و کاری کوردەکان حزوریان هەیە ئێوە لە ڕێگەی مزگەوتەکانەوە بە چ دنیابینیە قسە لەگەڵ ئەو خەڵکانەکەن کە ئەهلی مزگەوتن و حزوریان هەیە بۆ تەعاملکردن لەگەڵ ئەم ئاوارانە چۆن بەرچاویان ڕوونەکەنەوە چۆن هۆشیاریانە دەنێ کە چۆن تەعامل لەگەڵ ئەم ئاوارانە بکەن چونکە کەس نازانێت ئاوارەیەک کە کەسێکی باش و نیەت پاکە و ماڵی وێران بوو و دەرکراوە لە شوێنی خۆی لەگەڵ کەسێکە کە بە نیەتێکی خراپ و پیساتۆ ئەوێ زەرێک بات ئێوە چی ئەکەن لەم ڕۆوە لە ڕاستیدا من قسەشم هەبوو لەسەر ڕاگەیاندەکان دەبێ هەر وەکو یعنی بینەرێک فەرموو بەڕاستی قەنەعەتم وهایە کە بەسێک لەو کەسانە و پێشمەرگانەی شەهید بوون هۆکارەکەی کامێرەکان بووە چونکە ئەمە ڕایەکە لە تۆڕە کۆمەڵایەتەکانی زۆر ئەوەی کە خۆم متابعەم کردووە یعنی تایە بۆی گۆ مدەڕعەکە دێ ئێستا ساڕۆخی حازر کردو پێوەی بنێ یعنی ئەمە گەورەترینی عازەکەیدا بەرامبەر بەداخەوە زۆر جا هەندێک کەس بینێ سەر باسی لە مزگەوتەکانەکەن قەنەعەتم وهایە ئەوەندەی کامێرەکان لەزگەیانداوە بەدەسەوە و ئەوەندەی خزمەتیان کردەوە بەرامبەر بە دوژمنان بە هیچ شێوازێک مزگەوتەکان نەیانتوانی بۆ ئاستە بگەن هەرگیز سوێشی ناگەن چونکە
ڕاگەاندنێک 4 میلیۆن کەس سەیری دەکا وەکو تۆ ژمارەیەکت باس کرد لە مزگەوتەکان و کۆمەڵێک کەسن کە ئەگەر لە سەدا يعني ئەکرێت لە سەدا 0.0 ئەوەندە بێ ئەگەر مامۆستایە قسەیە بکا بە نوێنەکان کەسانێکی استفادەی لێ بکەن لەوەی هەر 20 نەفەر ڕێی من نەکەوێتەوە ینی ڕێیەک بوو ئەوە ئەوترێت بەڵێ يعني بۆیە زۆر گرنگە کە بەڕاستی هیچ نەبێ کاتی خۆی لات بوون مناڵ بوون لە جەنگی ئێران عێراق سووەڕ من المعركە هەبوو چەند وێنەیەک یانگو سەرکەوتون و سەرکەوتنیان پێنیشانە جاری وا کەسیش بوو بە سەرکەوتن بە خەڵکیانە بەخشی و هەمیشە ئاسایی بووە کە بەرەکانی لایەنی بەرامبەر پیشان بیت و زانیاری لەسەر بڵاو بکەیتەوە و تەنانەت جەنگی دەرونیشی لەگەڵا بکەیت جەنگی ساردیشی لەگەڵا بکەیت بەڵام ئێمە ئەمە نابینین لە کەناڵەکان نە لە ڕووی دەرونیەوە ڕاگەاندنەکان نە لە ڕووی دەرونیەوە نە لە ڕووی پاراستنی ئەمنەوانێ ئەمنی معلوماتی و نە لە ڕووی بەهێزکردنی دەرونی یعنی پێشمەرگە مەفروض وایە کە ئەو لیا دەبێت دەرونی بەرەی جەنگەکەی خۆی بەهێزتر بکە بەڵام سەرقالەکە بەگەاندنی معلومات ئایا ئیشی تۆی معلومات بگەێنی یا ئیشی تۆیەکەوە پشتگیری بکەی لەم مۆزعەیە بەرحاڵە ئەنی وەکو تێبینی حەزم کرد ئاماژەی بدەمەوە بە کورتی جومگەکانی ئەم دەسەڵاتەی کە لە هەرێمی کوردستانە هەیە پێویستە هەمویان یەکتر تەواوکە نەک یەکتر بشکێنن زۆرجار جەنگی فکری سیکۆلار لەگەڵ مزگەوت شەڕی کردووە لەگەڵ مەلایە شەڕی کردووە لەگەڵ هەموو دەستگاکانە شەڕی کردووە لەگەڵ خودی ئیسلام و قورئانە شەڕی کردووە بەشێک لێڵەدەتی داوە بە ژیانی هەموو لایەکمان وا دەرەخا ئەوێ وا دەربخا کە مزگەوت هیچ لایەنێکە و تەنەندێکی لە پۆستێکان نووسێ دەسەڵاتم بێ قورئانە سووتیانم هەچی مزگەوتە ڕوخێنم هەچی مامۆسایە کوژم بەم شێوازە ڕەنگە ئەمە شەر ینی ژمارەیەکی زۆر کەم بێت لە سەدا بەڵام دیارە بەروبوومی فکرێکی تونڕەوی تەکفیری یعنی سیکۆلار و علمانێتی تەکفیریە کە بەداخەوە لە مجتەمعی ئێمە هەیە و ئاسانکاریشان بۆ دەکرێت کە پێویستە تەکفیری هەر تەکفیریە ئایا تەکفیرێکی چەپ بێ یا تەکفیرێکی ڕاست بێ بیرێکی تونگوتیژی هەیە پێویستە لا ببرێ بۆیە ئەگەر هاتو جومگەکانی ئەم دەسەڵاتە هەمووی بۆ لە دەوری شتێکا بسوڕێتەوە کە حکوومەتێکی کوردیە و دەستگای ئاسایش و دەستگای ڕاگەاندن و دەستگای ئاینی هەر هەمووی خزمەت بکە بە مۆزوعێک کە خاک و خەڵکی کوردستانە بە دوور لە بازی حیزبایەتی گەورەترین بەروبوومی ئەبێ ئەو کاتە من وەکو مامۆسایەک زیاتر بە چاوم ڕوونەکە ئایا ئەمانەکە هاتوون کێن بۆ چونکە معلوماتم پێگەێنراوە پاشان بەگشتی ئیشی مامۆسایان ئەوەیە کە ئێمە لەم دۆ پێت وایە کە ئەبێت دەستگاکانی ئاسایش و ئەمنیەت ڕاگررتنی شارەکان ئەبێ زیاتر تەنسیقیان لەگەڵەوە هەبێ بێگومان ئەبێت بزانەوە زیاتر بتوانن خزمەت بکەن و زیاتر ڕۆڵتانە بێت من قەنەعەتم وهایە ئەگەر سەرکەوتنێک تۆمار بکرێت بردی بناغی ئەو سەرکەوتنە بۆ مزگەوتەکان و پەروەردەی مامۆستاکان کۆ دەکرێتەوانێ زۆر سپاس دەکەم دکتۆر مامۆستا دکتۆر سامان فەوزی جنابتان ئەیناسن شارەزایە لە بواری ڕاگەیاندن ئەڵێت کاری ڕاگەیاندن تەنیا ئامانجلی بڵاوکردنەوەی سەرنجڕاکێشترین هەواڵ نەبێت بەڵکو ئامانج بڵاوکردنەوەی ڕاستی بێت لە هەمان کاتیشدا دەبێت بیرمان لای ئەوە بێت ئەو هەواڵ و زانیاریانەی بڵاو دەکرێنەوە زیانی بەرژەوەندی گشتی تێدا نەبێت بەرژەوەندی گشتی و بەرژەوەندی نیشتیمانیشی بەرژەوەندی بێگومان خۆتەزانی یەکتر تەواوەکەن کە بەرژەوەندی گشتێکت پارێز بێگومان بەرژەوەندی نیشتیمانیەکە بەڵێ دکتۆر سامان هەستەکەی ئەوە ئێستا پێڕەوەکرێت نه پێڕەو ناکرێت بە دلیلی چی بە دلیلەوەی ئێمە ڕۆژانە لە کەناڵەکانی میدیا ئەو خروقاتە ئەبینین هەمووی ئەوێ سەبق بکە هەمووی ئەوێ پرۆفێشناڵ بێ هەمووی ئەوێ زۆرترین زانیاری با گوێ نایەتێ ئەوێ زۆرترین پەیامنێری هەبێ لە بەرەکانی جەنگ ئیتر ئەو پەیامنێرە چۆن خەبەری دەست ئەکەوێ ژیان یەکەوێتە مەترسیەوە چۆن ئەبێ مهم ئەوەیە هەواڵەکەی دەست بکەوێ کێشەکەی ئێمە لەگەڵ کەناڵە میدیاکان چییە هەموو کەناڵە میدیاکان بەبێ جیاوازی هەمویان ئەڵێم هەمووی باس لەواکە ئێمە ئەبێ کار بکەین بۆ ئەوەی ئاگامان لێبێت چۆن خەبەر بڵاوەکەینەوە چۆن ئەواکەین چۆن تەختیەی ئەو شەڕانە ئەەکەین کەیتە سەر کەناڵەکەی خۆی خەتی سوورە یعنی کەناڵەکەی من زۆر لەو مستەوایە بەرزترەکەوە پێشتریش لێت پرسیم وتت بۆچی ئێوە مامۆستایانی زانکۆ هەوڵێک نایەن مەسەلەن ئەم فکرانەی ئێمە بە حکوومەت بە وزارتی پێشمەرگە ئەو بڵێن بەڕاستی هینێک هەیە ئەو فراغێک هەیە لەو بینەیە پێویستمان بەوەی ئەو فراغە پڕ بکەینەوە تۆش دیسانەوە قسەکەی مامۆستا لە مەجای خۆتە دووباراکیتەوە کە فراغەکە هەیە و ئەبێت زیاتر تەنسیقە بێت ئەبێ ئەو فراغە ئەزانین چی ئەگەر فراغەکە ناتوانین پڕیکەینەوە بەس نزیکیکەینەوە نزیکەین چونکە پڕکردنەوەی تۆزێ کەمێک قورسە پێویستمان بە چییە پێویستمان بە کۆنفرانسێکی زۆر گەورەیە ئەو کۆنفرانسە کەناڵەکەی تۆ ئەیکا کەناڵی فڵانێکا کەناڵی فڵان ئەیکا ئەمە لەلایەکی کە هەیئەیەکی ئیعلامی مشترک پێویستە دروست ببێ ئەم هەیئەیە ڕاستەوخۆ مباشرەتەن ڕەبتی لەگەڵ ئەنجومەنی وەزیران هەبێ بۆ ئەوەی دەسەڵاتی هەبێ
نابێ هەیەک دروستکەی بەدەسەڵات بێ بێگومان دوایش ئەوش وردەکاری و شتی خۆی هەیە دیسانەکەوێتە تەوافقی سیاسی و نازانم چی بەڵام بوونی لە نەبوونی باشترێکە هەموو کەناڵە مێدیایەکان کێشەی سەرەکیمان چییە مەسەن بێژەر لە ستۆدیۆ ئێمە ڕاستە سەلوانەی کە لێرە قساکە لەوانەیە بێژەرەکان یان پامنێرەکان ڕخنیان هەبێ یا کامێرەمانەکان ڕخنیان هەبێ بەڵام دوجار ئەمە بۆ سەلامەتی خۆشیانە لە کاتێکە لە بەخشێکی ڕاستە و خۆیان پامنێرێک کە قسەیەکە حتمما کۆنتترۆلێک هەیە پێش ئەوەی تۆ عەرزی کەیتەوە ئەو کۆنتترۆڵە ئەبێ زۆر وریابێ ئەبێ ئاگای لێبێ هیچ نەبێت کە هەڵی یەکەمی کرد لە ئێعادەکە بێت نهێڵە دووبارە غەڵەتی لە ئێعادەکانە دووبارە نەبێتەوە نقلی نەکەنەوە ئەمە لایەکتر لە لایەکی ترەوە پێویستمان بەوەیە هەموو ئەو کەناڵانە ڕاوێژکاری سەربازی ئەمنی هەبێ ڕاوێژکاری سەربازی ئەمنی بە مستەمری هەبێ نەک لە ئەحداسێکایەکێک بێنە بیکە بە ڕاوێژکار بە عەقدێکی موقەت نە ئەم ڕاوێژکارە سەربازیە ئەمە کاریگەری ئیجابیە بێت طبعا لەسەر کەناڵەکە لەسەر سیقەی تۆ بە کەناڵەکە ئەمانە کۆمەڵی کاریگەری گەورەیە زۆر سپاس دەکەم ئەڕۆمە لای میوانەکانی دیکەم یەکەم کەس کێ پرسیاری هەیە ناوی خۆی بڵێت و پرسیارەکەی بۆ کێیە بەس مایکەکە نزیکەیتەوە سپاس دەکەم پرسیارێکم هەیە بۆ کاگ حەسەن سەبارەت بەوەی کە ئێمە تا ئێسکانەیە دوو ئاسایشمان هەیە تا ئێستا ناوی هێزەکانی 1970 ئەبرێت سەیتەرەی دێگەڵە هەرماوە تا چەنە ئەمە زەرری داوە لەم ڕوبەڕووبوونەوەی ئێستامان و هەروەها بۆ داهاتوومان و هەروەها نیشتیمانی نەبوون ئەنی ئێسکانەیە یەکێ لەو ئەوانەی ئیشی بۆ بکرێن بە نیشتیمانی بوونە ئەمەیە کە بینیمان لە کەرکووک بەڕاستی ئشارەتێکی زۆر باشە کە ئێمە هەنگاوێکی باش بنین هێزێکی نیشتیمانی بنیاد بنین سەبارەت بەوەی کە هەوەکو کەناڵەکانی میدیا و ڕاگەیاندن هەستەکەم خۆ ئامادەکردنێک بۆم دۆخە نەکرابوو تەوعەیەکی هاوڵاتیان بەڕاستی بەپێی پێویست نەکرابوو لەبەر ئەوەی کە ساباتی بۆ کرابوو زیاتر جەبهەکان بوو بەڵام ئێستا جەبهەیەکی گەورەتر دروست بووە لە پشتەوانێ ئێمە زۆر پێویستە خۆمان بۆەوە ئامادەکەین بە هەموو لایەک بەڵێ کەیتر پرسیاری هەبوو فەرموو سەرتا بەخاتنی میوانەکان دەکەم سپاس بۆم دەرفەتەکە یادگار من مەریوان جەبار وەڵام بە حکمەوەی کە من خۆم میدیاکارم و کات دەرچوی بە شەڕاگەاندنیشم شازیە ئەکادیمی پێمە بێت چوارچەوەی تەوەرەکەی بەڕێزش تا ڕاگەاندن پشکی سەرەکی بەرەکەوە لە خۆی گشتی ئەو کەم تەرخەمیانەی کە خۆی تۆ ئێمە هەوڵ دەدەین وێنە گەورەکە بگوێزینەوە بەڵام زۆرتر وێنەکەت ینی بەشێکی گەورەی وێنەکە ڕاگەیاندنە بێ منژەمە هەر کۆمنتەکەم یا خۆت قسەکان لەسەر ڕاگەاندنەوە ڕوودەمیشم لە مامۆستا چرۆیە یعنی ئێمە بۆ نمونە بینیمان پامنێرێک لە یەکێک لە گوندەکانی نزیکی مووسڵ لە ڕووماڵی ڕاستەوە خۆیان ئەڵێ ئێمە ئێستا بە ئێرا جێبێڵی نەبەرەوەی ئاگادارکەین بە فڕۆکە ئێرە بردومانەکرێت ئەم گوندە بردومانەکە لە کاتێکا مەترسیمانەوەی چەکدارانی داعش لەو گوندەدا هەیە کەناڵێکی تر نەخێریت لەم ڕووداوای کەرکووکدا کە لەم چەند ڕۆژ ڕابردودا ڕوویدا بانگەشە بۆ بانگەوازێکی داعش ئاکات ئەڵێ داواکەن خەڵک داعش داواکە خەڵک بەدەمیەوە بچێت لە لایەکترەوە دەستگایەکی ترمان هەیە کە هێت بۆ بە ئاوێنە بۆ ئەوەی کە شوێن و مەکانی پێشمەرگە پیشانمە بۆی قەناس بەدەستەکانی داعش باشتر بیان پێکن و باشتر بیان بینن بەڕای بەڕێزت یعنی پێدوانیە ڕێگا چارە بۆ ئەوە ڕاماڵینی کۆمەڵک لە عەقڵەتی بەناو ڕۆژنامە نووس و میدیا کاربێت لە دەستگاکانی ڕاگەیاندندا ئەمە پرسیاریەکەمە بۆ پرسیاری دووەمم تا چەند لەگەڵ ئەو مشارەکە عامەی کە میدیا بۆ شێوازە ڕاهایە بۆ شێوازە ناسیستماتیکە بچێتە بەرەکانی جەنگەوە پێ دوای ڕۆژنامەنووسان و میدیاکارانی ئێمە پەیامنێرانی ئێمە هاوشێوەی گادگرۆس کە لە ئەڵمانیاوەیە لە کەرکووک شەهید دەبێت هاوشێوەی لیوسی شریسمس کە لە بەریتانیاوەیە لە چناخچیان شەهید دەبێت لای عربەت هاوشێوەی ئەوان بە شێوازێکی ئەقلانی بتوانن ڕووماڵی بابەتەکان بکەن سپاس بۆ جەنابتان بەڵێ فەرموو دەست خۆش بۆ بەرنامەکەتان سەری ڕێز و ناوازی بۆ شەیدان دیارە من بەرهەم سکرتێری کۆمەڵی کرێنجنان بەحەقەت وا تێگەشتم کە بەرنامەکە زیاتر لەسەر مەسەلەی هاتنی ئاوارەکانی عەرەبێ بۆی کە پێشتر هاتنی ئاوار عەرەبەکان تەسیرێکی زۆری کرد لەسەر نرخی کرێخانوون زیاد کرد بۆ ئەم پێم خۆش بوو حکوومەت
میکانزمێکی بوو ئەگەر حاڵەتە دووبارە بووە چونکە هات ئەوان بەداخەوە قسەیشانەیە حکومەت دەڵێ هاتنی ئاوار عەرەبەکان سوودێکی زیاتری هەیە ئابووری وڵات ئەگەشتنەوە بەداخەوە تایزە تێنەگەشتون کە هاتنی ئاوارەکانی عەرەب جیاوازە لەگەڵ ئەوەی کە گەشتیارێکی عەرەب بێ گەشتیارێکی عەرەب پاری بێ یەک لە چاویلاند و لە کۆ پارەکەی سەرفەکە بەڵام هاتنی ئاوارێکی عەرەب خۆی سەرۆت و ماڵی بەجێهێشت و هیچ پاری پێ نییە کاتێ ڕۆکاتە شارێک تۆ لە شارێکەدانی مەجبورە کێشەی کۆمەڵاتی دروست کە لەبەری جەنابتان وەکو بەرپرسیارەتیەک تێ ینی سەرۆکی کۆمەڵی کرێنشینانی هێندەی بە تۆ گەشتۆتەوە کاریگەری زۆر خراپی لەسەر ینی ئەو کەسانەدا ناوە کە لە کرێدان ئێستا بەتاچیت ئەمە ساڵی پارکە پاروپێرە کە ئاوارەکان ڕویان کنم شارانە بە شێوازێکی بەرچاو نرخی کرێخان و زیادیکرد تەنانەت 400 میلیۆنێک بۆچی لەبەرەوەی ئەم کۆمەڵەیە کە تازە دێن پامانەوەیە کە حکوومەت هەم بۆ باری ئەمنی هەم بۆ دروستبوونی قەرەباڵەکەی زۆر ناو شارە پێش وەخت کەمپێک دروست کات لەم کەمپە ئاوار عەرەبەکان کۆکاتەوە دەتوانێت لەوەیە لیان تێبگا بەڕاستی گەرەمانە ئەگە داعشیشی تابێ ناتوانە بە ئارزوی بچێتە ناو شار و اختیاراتکە بۆیە لەبەرەوە مەسەلەی وەکوڵن تازە لە سەر ڕاگەاندنەکەش حەزم قسەیەکەم بەداخەوە ڕاگەاندنی وڵاتی ئێمە هەمووی مڵکیی حیزباتی پێوە دیارە وەزارەتی ناوخۆ وەزارەتی پێشمەرگە دەتوانن عملیەک دروستکەن توانن ژوورێک دروستکەن نایبن ژوور ڕاگەاندن بەڵێ بەتاکید بۆ نمونە ئەتوانن ناڵن سێ چوار کەناڵ ڕووماڵی شەڕەکانکە بەڵام کۆمەڵی شتێکە هەتا دوێنێ لە ڕووماڵیشە لە کەناڵەکانە ئاگام لێ بووت ئێستا قازیفەیەک ئەنێن بەناو مەکتەبەکەوە ینی بەڕاستی تۆ ئەگەر داعشەکە خۆی ئەگەر بە مۆبایلیشی خۆ ئەنتەرنێتی ئەمە عەسر پێشکەوتووە خۆی چای لەو حاڵەتە بە هیچ نەبێ لەو ژوورە لاچێت ژوورەکەی ترەوە زۆر پرسیاری دیکە هەیە سوپاسانەکەم مامۆستا چرۆ هەندێک پرسیار ڕوبەڕووی جەناب بکراوە بە کورتی و پورتی وەڵامیان بێتەوە فەرموو بەنسبەت ها کۆی پرسیارەکان تەبعاً کەناڵەکانی میدیا ئەوەی کە باسمان کرد ناچینەوە سەری بەڵام ڕاماڵینی کۆمەڵی میدیاکە لە ناو کەناڵەکان بەڕاستی ئەمە ئەرکێک قورسە ئەمە بژێوی ژیانی تاکەکانە لەو کەناڵانەیە زۆر بە ئاسانی بەدەستیان نەهێناوە پێویست بە تەوعیەیە پێویست بە خولە پێویست بەوەیە مەسەلەن کۆنفرانسێکی گەورە بگیرێ بەداخەوە باسی ئەوم کرد کۆنفرانسەکان کە ئەکرێ زۆر جار ئێمە بەرپرسی دەستگا میدیایەکان بانکەین کە بەداخەوە نان بۆ بەرپرسی دەستگا میدیایەکە چونکە بڕیار لەلای ئەوە بڕیار لەلای ئامادەکاری بەرنامجێک نییە بڕیار لەلای پەیامنێرێک نییە کە ئینێرێ بڕیار لەلای ئیداریەکی خۆی نییە کە ئینێرێ ئەو بڕیار ئەیە کە چۆنی تەختیە بکرێت چۆنی لقاءەکان بکرێت چی بکرێت ئەمە ئەرکێکی زۆر قسە بەس پێویست بە تەوعیە و بە ئیشکردن ئەکا من لەگەڵتام ئێمە کێشەی ئەو سپەیسەمان هەیە لە نێوان ئەکادیمی و نائەکادیمیە بۆ بە هەندێک جار بۆ بە عقدەیەک وا ئەزانێ ئەوەی کە ئەکادیمیە زۆر توانایەکی گەورەتری هەیە کە لەوەی نائەکادیمیە مالعلم ئێمە لە بیدایەتی نەوەتەکانەوە کە ڕاگەاندەکان دروست بووە کەناڵەکان دروست بووە کەسی خریج نەبوونەوە بەپێی ئەزمموی خۆیان ئێمەش کە ئێستا ئەکادیمین لە گیرفانی خۆمان نەمانهێناوە لە خوێندنەوە لە متابعە لە دیراسەکردنی خۆمان هێناومانە لەبەر ئەوە زەحمەتە ئەوە بەڵام ئەتوانی تەوعیان کە ئەتوانی یاساکان تعدیل یاسا هەبەیە کە تۆ هەیەیەکت هەبوو ئەو هەیەیە پەیڕەوی ناوخۆی ئەبێ ئەو هەیەیە یاسای بۆ دەرئەچێ ئەو یاسایە ڕێگری ئەکا لە کەناڵی 1 و 2 3 و 4 کە کێشەیەک دروستەکە لەسەر ئەمنی قەومی وڵاتەکەی ئەکەوێتەوە ئەو بەرپرسەلەوەی محاسبەی بکە لەبەر ئەوە ئێمە ئەتوانین ئەوانە بکەین ئەوەی ئەکادیمی و نائەکادیمیەکە ڕاستە با کەناڵەکانیش یعنی باوەش بکەنەوە بۆ کەسانی کە ئەکادیمێن خریجن ئەفکاری باشیان پێ شتی باشیان پێ بە ئەمانەش بێنە مەجالەکەەوە تەرکیزی گەورە ئەبێ بۆ سەر پامنێرەکان بێ خاڵێکی باسکردوتی پامنێرەکەوتەوە قازیفەیە گەنێن بەو خانووەوە ئەمە من خۆشم زۆر شتەکانم بینەوە چونکە ڕستی هەموو معلوماتێک کەناڵەکانم کردووە کێشە سەرەکیەکە لێرە ئەوەیە کاک جیهاد ئاماژەی بەوەیە کە زۆرێک لە بەرپرسەکان خۆیان میدیاکانە بن ئەنگوازنەوە بە سیارە دیارە لە هەندێک لەوەیە حەز ئەکا دەرکەوێ حەز ئەکا دوو لیقائی لەگەڵ بکرێ بەڵام ئەگەر بڕیارێکی سیاسی لەسەرەوە لە وزارەتی پێشمەرگە و لە حکوومەتەوە هەبوو هەر فەرماندەیەکی سەربازی هەر لێدوانێک بدا ڕوبەڕووی لێپرسینەوە ئەبێ لە متابعەی قەناتە عێراقیەکانەکەین ئەو فەرماندانەی کە تەسریحیان کە قسە ئەکەن ئەنووسرێ لیوان ڕوکن ناوەکەشی نانووسرێ لەسەر مێزەکەشی لیوان ڕوکن عەمید ئەوە باشە پلە سەربازیەکەی نووسرێ ناوەکەی نانووسرێ لەبەر ئەوە ئەمە خەلەلێکی زۆر گەورەیە لە میدیاکان کە ئێمە ورد نین پەیامنێرێک زانیاری تەواوی نییە لەسەر ڕوتبەی عەسکەریەکە
ئەگای لێنە ملازمێکەکە بە ڕائیدێکە ملازمێک هەبوو نەخێر سپاس کاک حەسەن پرسیار لە جەنابیش کرا پرسیارێکی کرد لەسەر فرە دەستگایی من لەسەر تا باسم کرد بەڕاستی لای خۆشی نووسیم یەکێکە لە خەلە لە هەرە گەورەکان کە لە هەرێمی کوردستان هەیە پرۆسەی نەگرتنەوەی هێزی پێشمەرگە و دەستگاکانی ئاسایشە زۆر خاو زۆر کیسەڵی ئەو پرۆسەیە گرتن ئەڕوا بە پێشەوە بەداخەوە ئەمە لەگەڵ قاعدە لەگەڵ هێزی پێشمەرگە زۆر ناکۆکە کە بۆ یەک ناگری ینی بۆ نمونە لە شەڕەکانە کە بینی کە یەکێک دەورەی کردۆ لە سەرچەکی میلان 3 4 5 ساری ئینتیحاریە تەقێنێتەوە چۆ ماوەیەکی کەم ئەو چەکە فێر بووە ئەوە لە ڕووی علمیە هەموو ڕقەمە زەحمەتە بەڵام خەڵکە خوارەکەمان ئەوە نەڕێک و پێک فێر بووە حەزەکەم دای لەم شەڕی ئەخیر لەم دوو سێ ڕۆژەی مووسڵ ڕوحی دەیان پێشمەرگە بەو تەدریبە بەو چەکە کە میلان ئەڵمانەکان دایانە بە هەرێمی کوردستان ئستفادەیان لێ کردو باشە وزارەتی پێشمەرگە هێزەکانی یان دەستگاکانی ئاسایش چ مانعێک هەیە کە یەکی نەخەن ینی چی سەبەبێکی یەکی نەخەن و بەڕێی من ئەمە نوعێکە لە بێ متمانەیی هەر کەسێک تا ڕادەیەک مەکان ناوی حزبی نیە ناوی سەر بە وزارەتی پێشمەرگان بەڵام واتە ئەویلەکرێ هیچ مبەڕێک نەماوە بۆ هێزەکانێک نەخەن زۆر پێوسمان بۆی هێزەکانی خەن و ئەوە یەکی خەن ئەم پاشاگەردانی لە کەرکوب تحملی و مەسئولیت و فرە دەستگای ئەوانش نامێنێ هەر کەسێ بیخاتە سەرەوەکەی تر و من زۆر لەگەڵ پرسیارەکەی جەناب کاک حەسەن با و پرسیارش بکەم چکە لە کۆتایی تەواو نزیک بووینەتەوە لە ئێستادا بڕیار وایە ژمارەیەکی زۆر ینی باس لە 1 ملیۆن ئاوارەکرێ ڕوو لە هەرێمی کوردستان کە بەسەر تەواوی هەرێمی کوردستانە دابەشە بێت بە حکمیەوەی جەنابەت زیاتر ئاگاداری گەرمیانی ئاگاداری خانەقینی ینی ئاگاداری سلێمانی ئەم ئاوارانە چ کاریگەریەکیانە بێت لەسەر ئاسایش چ کاریگەریەکیانە بێت لە ینی بە شێوەیەک لە شێوەکان دیمۆگرافیا بگۆڕن و ئەبێت چۆن تەعاملیان لەگەڵا بکرێن لە ڕاستیە دوو سێ لایەنە یەک لایەنە ئینسانیەکەی بۆ هەرێمی کوردستان و بۆ دەرەوە لایەنێکی ئینسانی خەڵڕوتێکە بێوەی و منظماتی دووەلیش زۆر تەقدیری هەرێمی کوردستانەکەڵی 2 ملیۆن نازەحیتایە دوێن ئەگەر متابعەتان کردێ پێ لە سەرەتای شەڕەکە یەکسەر ئیتیهامی ئەوە کران کە من نازحینەکان هاتوو تا دوای خەڵوتی کاکە مە داعشەکان لە فەلوجە شکلیان دیارە تدیبیان دیارە و ئێستا باس دەکەن زۆربەیشیان ئەجنەبی بوون یعنی ئەڵێن خەڵکی ئەوێ نەبوون لە دەرەوە هاتوون عراقیش نەبوونەوانە نازحین طبعا مخيميان هي درچونيان هي اصوليان بدرچونه ورگتيان بدرچونه ونيه برلابي وهروا خيل دزغا امريكان ناوكان نسن ناويان لا او منظمه كسفرشتي او مخيمه ك ناوكان تيايا معامله كردن الانسانيكي او ملتي كل بونا سرا وشخصيتي كذا انساني كرد بام حكمته بامولاته ودوميش چەند معاملە ئینسانێکە باش بێدوم ئەو دەستگا ئەمریکانیش ئیشی خۆیانەکەن کابرا مەشبوهە لە کوێوە هاتووی مەسەن دێ پرسیارە بوو کاتی خۆی خەڵک ڕێکردا خانەخینوانە عائیلە هات پیاوەکانی دیار نەبوو ئێستا لە سلێمانی من لە چەندین کەسم بیستووە ئەڵێ عائیلەکە هەمووی دەوێت تۆ لە پیاوەکەت ئەو پرسیاریان لێکردن یعنی پیاوەکانی دیارنی ئەو پرسیاریان لێکردن دیار ئەو پرسیانەوەدانێکە لیان بە ئاگان بۆ مەسەلەی مووسڵ 1 ملیۆن ئاوارە بێ دوو حاڵەت هەیە یعنی سەر تەقدیەکان زۆر کەم بۆتەوە یعنی سامۆڵان 100 کەس ڕەنگە ئەمڕۆ 5,000 کەس ڕای کردووە ئەگەر ئەو هجوومەی ئێستا عنصری مفاجئی تیابێ و ئێستا لە هەندێک شوێن 5 تا 8 تا 9 تا 10 کیلومتر لە مووسڵەوە دوور نێزەکان ئەمڕۆ نازانم ئەگەر آخر متابعەتان کردبێ بەرتەڵە و حەمدانی وانامە قەزاکانی مووسڵ نزیک بوونەتەوە داعش بەرگری گەورە ناکەن لە ئینتیحاریەکان و ئانە هەندێک زەفەری هێنا ئێستا عراقیش خەریکە معالەجە واکەن ئەگەر هجوومەکە سەریع و خێرا بێ لە جەزیرەوە لە جنوبی مووسڵ شوێنێکیان بۆ هەیە بۆ دەرچوون و بۆ بەیان بۆ ڕقەیان بۆ جەزیرە دیارە ئەمریکان لەورە معالەجانەکەن بە ئەنواعی تارەی ئاباشی و شوێنۆک ئۆتاری باشیان ناوە بۆ ئەو مۆزوعە ئەگەر خێرابێکی بەو شێوەیەش نییە کە هاوڵاتیان بەو شێوەیە لیان ئەگەر خێرا بێ ڕەنگە ترسەکە وا بکە بە شێوەزێکی نائینسانیش لەگەڵیان ئێمە دوو شتمانە یەکەم هێزێکە داعش هیچ قیەمێکی ئینسانی سەمە وتم هەرێمی کوردستان ئەبێ ناسحەکان وەرگرت لە بەرەوەی قیەمی ئینسانی مراعاتەکەمانە ئەوارە ناتون بڵای ئێمە داعش بۆی بکرێ بۆی خۆی بمێنێ و حاکمی ئەوێ بێ هەموو خەڵکی مووسڵ بکوژێ بێ کا بەڕهینە بۆی ئەو قیامی لێن نیە زۆر سپاس دەکەم مامۆستا چرۆ دوا پرسیارم لە جەنابتان ینی لە ئێستاە من لە ئینستاگرام خۆم بینیومە و زۆر کەسیش بینیوێتی لە فەیسبووکیش بە ئاشکرا ئەمە داعشە و ئەمە داعشی کوردە و بە ئاشکرا ینی یەکێک لە پەیامەکانیان ئەو شەوەی کە ئەو بەرەبەیانی کە کەرکووک وای بەسەرا دەڵێ سلێمانی شۆڵ کراوە ئێستا کاتی ێرژە ینی ئەمە ئەبێت چۆن کۆنتترۆل بکرێەوە هاوڵاتیان ئەبێت چۆن ئەوانی تۆڕە کۆمەڵایەتەکان بەکارێنن تعاملیان لەگەڵا بکەن زۆر بە کورتی پەیامی خۆ من ئەڵێم ئەوەی تۆڕە کۆمەڵایەتەکان زۆر بەربڵاوەکو و پێش بەرنامەکەش 1-2 ئەکاونتم پیشان نای ئەمە من تەسەورەکەم هێزە ئەمنیەکان زۆر بە ئاسانی ئەتوانن بیان دۆزنەوە لەکوێن چونکە دوو زمانیشی تیا بەکارهاتوو بە زمانی کوردی و بە زمانی عەرەبی زمانەکان وازەحە
هینی کوێیە بەڵێ دیارە یعنی زمانی قسەکردنەکە دیارە دەستەواژەکانی کە بەکاری ئەهێنێ ئەمە لایەکی کە ئەبێ ئەمە هاوڵاتی ڕۆشنبیرکەین ئەو پەیجانە لایک نەکەن چونکە کە لایکی بڵاوی نکاتەوە بڵێن ئەمە ریپۆرتکەن چونکە دیسانەوە دیسان خەڵکی کە خەڵکی مە خەڵکێمە فزولیە حەز ئەکا بزانێ ئەم پەیجە چی تیا بڵاوێتەوە لەوانەیە لەو کاتە کاریگەری دروست بێ لەوانەیە لە ڕێگەی نامەیەکەوە پەیوەندی دروستکە زۆر سپاس دەکەم دکتۆر دواپەیامی جەنابتان من پێم وایە پەیامی مزگەوت و مینبەر و میحراب و پەیامی بەتایبەتی ئیسلام کە ئاینی زۆرینەی خەڵکیە کاریگەری تەواوەتی هەیە لەسەر دڵ و دەروون و عەقڵۆلۆژیک و وێناکردنی ئێستا و داهاتوش و پێویستە لەگەڵ جومگەکانی دیکەی تری ئەم حکوومەتەدا بەهێز بکرێت و گویان لێ بگیرێت ئەوە گە دوای تاعیش تاو بێ زیاتر و زۆتر پێویستمان بە زانایانی ئاینێ بێت بۆی پێشنگ من پێشەوا بن تەنانەت لەناو هەموو سلکەکانی دیکەی تردا بوونیان هەبێ بۆی کە بتوانن پەیامی پەروەردەیەکی جوانی ڕێک و پێک بۆ ناو خۆمان بۆ ناو گەنجەکانمان بۆ ناو هەموو چین تۆژەکانمان و فعلەن پەیامیشان هەبێ بۆ بەهێزکردنی هێزەکانمان هەتاوەکو گیان لەسەر دەستانە زیاتر مامەڵە بکەن. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر ناسەح ئاروجەری مامۆستای ئاینی زۆر بە کورتی بکاتم کۆتایی یعنی من تەی زۆر تێیدی مامۆستاکە مزگەوت بەڕاستی دۆرێکی مهمی هەبێ لە پەروەردەکردنی خەڵکی ئەو میانڕە و ئەو ئیسلامە سەمحەیکە هەیە لە ناو خەڵکی کوردستان زۆر دەوری هەیە لە ئەوەی کەم شەڕە دوو سیستەمی پەروەردە بە احتمام بداتە مۆزوع لەگەڵ ئەعلام ئەوەی کە مامۆستا باسی کرد دەرگاکانی مافی مرۆڤ و مجتەماعی مەدەنی ئەمجا بەڕاستی جێبەجێکردنی یاسا لەناو دەرگاکانی عێراق بوونی فەساد تەسیری گەورەیە لەوەی کە بەڵێ کاتم کۆتاییات کاک حەسەن زۆر سپاس بۆ کاک حەسەن جیاد زۆر سپاس بۆ مامۆستا چرۆشا سپاس بۆ دکتۆر ناسەح ئاروجەری سپاسی تەواوی ئەو میوانانە ئەکەم ئازیزانم بەر لە کۆتایی زۆر سپاس بۆ هۆتێل تایتانیک کە هەمیشە هاوکاری کوردستان 24 بووە لەوەی کە بەرنامەکانمان لێرە پێشکەش بکەین ڕێزیات گارفایق و تەواوی ستافی ئەم بەرنامەیە قبول بکەن تا بەرنامەیەکتر بەخواتان ئەسپێرم و ماڵتان هەمیشە ئاوەدان بێت.